بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا ربي خواهی جان عفومان كوليمان خوش بو هدايتمان با روجي مانگی رمضان من لقبول بفرمو يا رب العالمين. يا ربي خواهی جان سرتاي أم شواني قدر بكي ببركته وبرحمته وبمهرباني وبلي خوشبون وعتق من النار بهمومان لمن خوش با شفاي نخوش كان بدا يا رب. ئەوانەی هەر مشکلە و ناڕەحەتێکیان هەیە یا رب العالمین کێش و مشکلەکانیان مەهێڵە. هەر کەسێ هەر دوعا و پاڕانەوەیەکی هەیە لێی گیرا بکە. ئازانم مسلمانێک ئافرەتێکی مسلمان کە تەمەنی زۆر نییە تووشی نەخۆشی بووە، نەخۆشی نەزیفی مەعیدەی هەیە و سەرەتانی مەعیدەی هەیە، خۆی گەورە شیفای بۆ بنێرێ و وەزعی خراپە. داوایان لە جەنابتان و سەرجە مسلمانان کرد کە دوعای خێری بۆ بکەن لەم ڕۆژەیە و لەم سەعاتەیە. ئامین بۆ ئەم دوعایە بکەن، خۆی گەورە شیفای بۆ بنێرێ و لە شەوەکانیشا دوعای بۆ بکەن ئینشاء الله. خۆی گەورە هەموو لایەکمان عەفوکا و خۆی گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ و یا ربی خۆی گیان کەسماندا غڵواگری جەهەنەم نەبین و هەموومان عاقبەت خێرەکە یا رب. اللهم آمین آمین یا مجیب السائلین. خۆشەویستانم لە بەرنامەی بەربانگ و ئێوارە بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام هەزاران سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورە بڕژێ بەسەرتانە. دڵخۆش بن لە هەموو ئێوارانێک و لە هەموو بەربانگێک و لە هەموو کاتی نوێژەکان. بەرەکەت بڕێژێ بەسەرتانە خۆی گەورە ئینشاء الله. خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە دڵمانە لە دڵتانە بەهێز بێ و بە قووەت ببێت، بە تایبەتی بەهۆی سڵاواتەکانەوە بە تەواوی و بەستەی مەحەبەت و خۆشەویستی پێغەمبەر ببین صلی الله علیه و سەلەم. ئێمە چەندە بیری پێغەمبەرەکەین صلی الله علیه و سەلەم، چەندێ خۆشمانەوێت. لقد جاءكم رسول من أنفسكم، پێغەمبەرێک لە خۆتان خۆی گەورە بۆی ڕەوانە کردوون. عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. ئەم پێغەمبەرە زۆر خەمیەوەیەتی عليه الصلاة والسلام، زۆر خەمتانە خوات، زۆر سوورە لەسەرەوەی کە ئێوە نەشناگری دۆزەخ، زۆر زۆری خۆشەوێن، دەی با خۆشمان بێت. زۆر نەرمونیان و بەڕەحم و بەبەزەییە، ڕەئوف ڕەحیم بەرامبەر ئیمانداران و موسڵمانان. کاتێ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم پێکەنی ئەتوت یەک پارچە مانگە پێکەنێت، یەک پارچە وەکو مانگە درەوشایەوە. ئەنەسی کوڕی مالیکە فەرمێت هەرگیز دەسم لە حەریر نەیاوە نەرمتر بێت لە دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم. دەستی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە حەریر نەرمتر و ناسکتر بوو. هەروەها فەرمێ هەرگیز هیچ بۆنی میسکێکم بۆ نەکردو لە بۆنی پێغەمبەری خوا خۆشتر بوو بێ صلی الله علیه و سەلەم. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم قەت جێمان ناهێڵێ ئازەرم، قەت جێمان ناهێڵێت. لە قیامەتا بە بەردەوامی لەگەڵمانایە. ئەو دەقانەی کە ئێمە کۆچی دواییەکەین وەگەینە ژیانی هەتاهەتایی بەرزاخ، یەکسەر حەزرەتی ڕەسوڵ الله حزوریە بێ صلی الله علیه و سەلەم بۆ ئیمانداران و موسڵمانان. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێت من یەکەم کەسم کە زەویم بۆ شەقە بێت لە ڕۆژی قیامەتاواتە دنیا ئاخرا کە هەموو بەشەریەت و هەموو خەڵکی یەنە دەرەوە بەرەو ساحەی مەحشەرە ڕۆن ئەکەونە ڕێ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم یەکەم کەسە. ئەبێ ئێمە چەندێ نزیک بین لە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەو ڕۆژەیە. وفرمي وأنا أول شافع وأنا أول مشفع. من يكم شفاعة كرم، يكم كسم كشفاعتكم بخلق. بيغم صلى الله عليه وسلم أو شفاعتك أو سجد أبا لجير عرشي خواي قورياك خواي قوري يا ربي هرشي آدمي زاد وجنوك كان هي ماندوب لمحشرا هلاكن أو اندزور راوستاون حشر دس بيناك. هەتا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سوجدە ئەبا لەژێر عەرشا و خۆی گەورەشە فەرمێ
سەربەرزکەرەوە کە سەربەرزکات سەربەرزەکاتەوە دوعاکە ئەپارێتەوە بە شێوەیە ئەپارێتەوە هیچ کەسێ لەم دنیاە هەرگیزاوە لە خۆی گەورە نەپاڕاوەتەوە. خۆی گەورەش تەڵەب و داواکەی قوبوڵە فەرمێت و شەفاعەتەکەی قوبوڵە کات کە حەشری خەڵکی دەست پێ بکات. 50,000 ساڵ ئینسان هیچ نەخواتەوە نەچێتە سێبەرێک ئیسراحەت نەکا. مەرج نییە هەموو کەسێ 50,000 ساڵ لە ساحەی مەحشەرا بێ، بەڵام ژمارەیەکی زۆریشی 50,000 ساڵەوە سێنرێت. لەبەرەوە سەدەقەکانتان خێرەکانتان نوێژ و دوعاکانتان بە ئەوەی تیابێ خوایە لە مەحشەرا ڕام نەگریت، لەسەر پردی سیڕات زوو بپەڕمەوە، لە کێشانە و پێوانەیە زوو ڕزگارم ببێت لە محکەمەکەی خۆتا یا رب العالمین، لە بەردەم زاتی گەورە و قدەسی خۆت و حەزرەتی ڕەسوڵ الله و مەردەکانی خوایە شەرمەزار نەبم یا رب. ئەم دوعا زۆر بکەین. لەبەرەوە لە مەحشەرە خەڵک پێی پەتیە جلی لێبەرانیە شەفاعەتەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم تا حیساب دەست پێ بکە. هەموو خەڵکیەچن بۆ لای ئادەم لە پێشە کە شەفاعەتمان بوو کە موسڵمان و کافر هەموویان ڕوات. ئەویشە فەرمێ من فریای خۆمەکەوم، من لە بەری درەختەکەم خوارد. ئەچن بۆ لای نوح، ئەویش بە هەمان شێوە جوابیانەتەوە چن بۆ لای ئیبراهیم، هەرڵێ نەفسی من فریای خۆمەکەوم. ئەچن بۆ لای موسا، حەزرەتی موسا، ئەچن بۆ لای حەزرەتی عیسا، حەزرەتی عیسا فەرمێ بچن بۆ لای حەزرەتی محەممەد المصطفى. عبد چونکە بۆ بەندەیە کە غەفەر الله له ما تقدم من ذنبه وما تأخر. خۆی گەورە وەلەو کان معسومیش بوو بەڵام لە گوناهی ئەوەڵ و ئاخری خۆش بووە. ئەچنە خزمەتی ئەفەرمێ ئەنا لەها. ئەو سوژدەیە با لەژێر عەرشا و کە فەرمێ سوژدەی ئاوا هەرگیز کەس نەیبردووە. خۆی گەورە فەرمێ یا محەممەد ئیرفع رەئسەک وەسل تۆعتا وەشفع تشەفع، سەربەرزکەرەوە داوا بکە، هەرچی تەڵەبەیەکەی بیکە، شەفاعەت بۆ کێیەکەی بیکە. الله چەند خۆشە زەخیرەی توێشووی شەفاعەتەکانمان زۆر بێ بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەفەرمێ یا ڕەبی تۆ وعدت داوە بە من شەفاعەتەکەم قبوڵ بکەی، خوایە شەفاعەتم وەربگرە بۆ مەخلوقاتت با حیساب دەست پێ بکات، با حەشر دەست پێ بکە یا ڕەب. جواب بدرێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قد شفعناك يا محمد صلى الله عليه وسلم فيبدأ الحساب. ئیتر حساب دەست پێکا شەفاعەتی پێ سەلمەی خوات و لەویا وەرەگیرێت. ئازانم ئێمە ئەمڕۆ باسی مەحەبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و چۆن فریاد ڕەسە لە ڕۆژی قیامەتە بۆ ئێمە، چۆن خۆشمان بوێت، چۆن سڵاوەتەکانمان زیاد بکەین لەسەری. اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. ألف صلاة وألف سلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. ألف صلاة وألف سلام عليك يا حبيب الله صلى الله عليه وسلم. ألف صلاة وألف سلام عليك يا أمين وحي الله صلى الله عليه وسلم. خۆشەویستانم دوای ناوبڕێک دێمەوە خزمەتتان و لە سفرە جوانە معنەویەکەی مەحەبەتی پێغەمبەراین صلی الله عليه وسلم فەرموون. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ڕۆژی قیامەتم پیشانت درا، عەرز کرا بۆم. پێغەمبەری وان بینی صلی الله عليه وسلم ژمارەیەکی زۆر خەڵکی لەگەڵا بوو، لە خزمەتیا بوون، یعنی ئیمانیان پێهێنا بوو. چونکە تۆ ئیمانە بەچی هێناوە؟ لەگەڵ ئەو کۆمەڵایت، لەگەڵ ئەو پێغەمبەرایت، لەگەڵ ئەو کەسەیت. پێغەمبەرم بینی صلی الله عليه وسلم عليهم الصلاة والسلام ئەفەرمێ دە کەسی لەگەڵا بوو، دە کەس ئیمانی پێهێنا بوو.
عەدەد لای خوا گرنگ نییە ئازانم. گرنگ ئەوەیە تۆ هەوڵی خۆت داوە، تۆ دوعای خۆت کردووە، تۆ پاڕاویتەوە لە خوا، نوێژەکانە کردووە، نەسیحەتی مناڵەکانە کردووە، بەگوێیان کردی باشە، بەگوێیان نەکردی مەسوول نیت. ئەوەندەی مەسئولیەتە لەسەر تۆ تا ئەم کوڕەت تا ئەم کچت باڵغە بێت، هێتر مەسئولیەتەکەوێتە سەر خۆی. بەڵام پێشەوە تۆ ئەبێ ڕای بێنی لەسەر عیبادەت، لەسەر دینداری. دایمەن لە ماڵەکەتا باسی قورئان و باسی زیکر و باسی تاعەت و باسی قیامەت و باسی زیندووبوونەوە و باسی ئەو شتانە هەبێت. چکە ئەما بێ بە زیکرایەت لای مناڵەکەت. با بزانێت کە دایکی و باوکی وەزیفەی یەکەمیان دین بووە، ئیشی یەکەمیان مهمەی یەکەمیان خەمی یەکەمیان دین بووە. کە خەمی دین چووە 2 3 و 4 ئاچێتە 2 و 15 هێتر نامێنێت. لەبەرەوە ئەو گەرم و گوڕی ئێستا لە مانگی ڕەمەزانە هاتانە مەیڵن دامرکێتەوە بکوشێتەوە. شەوی جەژن خواحافیزی لێ مەکەن، شەوی جەژن عەهد تازەکەنەوە، شەوی جەژن یەکێکە لەو شەوانەی کە زیکر و تاعەت و قورئان تایە زۆر گەورەیە، وەکو شەوی قەدر وایە ئازانم. حەدیسی پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی پێغەمبەری وان بینی 5 کەسی لەگەڵا بوو، پێغەمبەری وان بینی بەس 2 کەسی لەگەڵا بوو، 2 کەسی مانی پێهێناوە. پێغەمبەرم بینی 1 کەسی لەگەڵا بوو، پێغەمبەریشم بینی هیچ کەسی لەگەڵا نەبوو، هیچ کەسی لەگەڵا نەبوو. وتم یا ڕەبی ئەی ئومەتەکەی من، ئومەتەکەی من کامەیە؟ الله خۆشەویستانم، هەموو شتێک بڕاوەتەوە، ئێمە لای خۆی گەورە بڕاوەتەوە. ئێستا ئێمە ڕەنگە لە لێواری مەحشەرا بین بە خۆمان نەزانین. دنیاوەنە بچووکە، هەر زوو لافاوەکانی گەیشتن بە مەحشەر گەیشتوتە قیامەت. زۆر زووەگات بە چنێ بەمە ئەزانین ئێمە، چنێ ئاگامان لەوەیە کە وەکو لافاوێک هەموو ڕۆژە ژمارەیەکی زۆر ئەچێتە بەرزەخ و لێ ڕژێتە ناو مەحشەر. لقد جاءكم رسول من أنفسكم، ئەم پێغەمبەرە زۆر عەزیزە با خۆشمان بوێت. سڵاوات زۆر بە نەزانن چۆن خۆشتان بوێ، ساڵین باشە چۆنمان خۆش بێت. یعنی چی پیانسەمە فەرمێت؟ لە خۆتان، لە ژنتان، لە مناڵتان، لە مێرتان، لە دایک و باوک و برا و خوشکتان منتانە بێ خۆشتر بێت. چۆن ئەماکرێ؟ ئەبێ هەنگاوی بۆ بنین، ئەبێ سڵاواتی زۆر زۆر لەسەر بەین، ئەبێ ڕجا و تکا بکەین خوایە مەحەبەتی ئەم پێغەمبەرە بخەرە دڵمان صلی الله عليه وسلم، ئەم بەهەشتە ببینین پێشەوەی بڕۆین. یا ڕەب عەزیز عەلەیه ما عەنیتم حەریص عەلەیکم، زۆر سوورە لەسەرەوەی ئێوە نەکەونە جەهەنەم، زۆر سوورە. پێغەمبەر فەرمێت پێم وترا پرسیارەکە ئومەتەکەی من لەکوێیە یا ڕەبی؟ ئەویشە فەرمێ پێیان وتم ئونظر سەیرکە، سەیرێ و ئوفوقە و ئاسۆیە بکە. سەیرم کرد، قەرەباڵغێکی زۆر زۆر عەشاماتێکی هێچکار زۆرم بینی، 10,000 100,000 10 ملیۆن 100 ملیۆن ملیار 2 ملیار 3 ملیار نازانین، زۆر زۆرم بینی. وتمەی هاوارە و ئومەتەکەی منە، ئومەتی ئومەتی. وتیان نا، ئەوە قەومەکەی موسایە، حەزرەتی موسا. وتم یا ڕەبی ئەی ئومەتەکەی من. پێیان وتم سەیرێ و ئاسۆیی تر بکە. کە سەیرم کرد قەرەباڵغیەکم بینی هەرگیزا و هەرگیز نەبینراو بوو، یعنی ئەوەی حەزرەتی موسا کەم بوو لە چاو قەرەباڵغێک، زۆر 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 بوو. یعنی ئینشاءالله ئەو ئومەتەی پێنسەم ئاواچێتە بەهەشتەوە ئینشاءالله. ژمارەیەکی کەمی داخڵ بە دۆزەخە بێ، مەگەر یەکی خۆی بەهەشتی نەوێ، خوای نەوێ، ڕەزامەندی خوای نەوێ، نەعوذ بالله. سەوادێکی ئاعظەمم بینی، یعنی ڕەشایەکی هێچکار زۆرم بینی لەو ئاسۆیە. وتیانەوە ئومەتەکەتە، ئەم ئومەتەی تۆ ئەم منە خەڵکی باشی تایە،
ئەمەنە خوا فەزڵی یاوە بەسەر ئومەتەکانی ترا ئەوەنە خۆشەویستی خوا و پێغەمبەرن صلی الله عليه وسلم 7,000 بەبێ حیساب بەبێەوەی بچنە مەحشەر بەبێەوەی بچنە سەر پردی سەوات بەبێەوەی لێپرسینەوەی لای خۆیان لێ بکرێت بەبێەوەی کەس بڵێەوە بۆ کیۆڕۆن بەبێەوە ڕێگری هەبێ لە بەردەمیانە 7,000 بە یەک جارشنە ناو بەهەشت الله ئەکبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێوتم 7 کەمە زیاتر مەوێت با ئەو ژمارەیە زیاتر بێ یا رب العالمین خوای گەورە بۆی زیا کردم هەموو هەزارێک 7,000 بچێتە سەر کاکاتە 4 ملیۆن و نازانم ژمارەیەکی زۆرەکات پیان وتم خوای گەورە فەرمووی ئەرەضیتە یا محەممەد ئایا ڕازی بووی فەقولت نەعەم یا ڕەبی بەڵێ یا رب العالمین ڕازی بووم بە یەک جار ئەچنە دەرگای بەهەشت و ئەچنە ئەو دیو ئیزدیحامێکی عەجایب دروسە بێ لە دەرگای بەهەشتا بەڵام هەمویان بەجارێک ئەچنە ئەو دیو حەشر دەست پێکات بەس ئەم مەجموعە هیچ نابینن لەوانە یا ربی خوایە لەو جەماعەتە بینی لە العالمین ئەوەی ئێستا ئەمان بینێت ئەوەی ئیشەکە لەم کەناڵەیە ئەم برازی خۆشەویستانی کە ئێستا تەسویری منەکەن و بە پێوەن و هیلاکن یا ربی لەو جەماعەتە بن یا ئەرحەم الراحیمین ئەو برایانی لەو دیوش دانیشتون بە هەمان شێوە کە ئیشەکەن لەم بەرنامەیە هەر هەمومان یا رب العالمین لەو کۆمەڵە بین هەموو ئازیز و خۆشەویستانەی کە ئێستا سەیری ئەم بەرنامەکەن بینەری ئەم بەرنامەن ئامینەکەن بۆ ئەم دوعا یا ربی لەو کۆمەڵ لەو 7,000 بین لە 7,000 یەکەم بین ئیلاهە العالمین داوای ئەوە لە یەکەین یا رب ئەم دوعایە لەم ڕۆی 21 قەدرا لێمان قبوڵ بکە ئیلاهە العالمین لەو کۆمەڵە بین ئیلاهە العالمین بە یەک هەنگاو بچینە بەهەشت و نە حەشر و نە تەریق بوونەوەی بەردەم خوای گەورە و نە پردی سیڕات و نە محاسبە و نە هیچ شتێک لەوانە نە عەزاب و مەینەتی 50,000 ساڵی مەحشەر هیچی نەبینین هیچی نەبینین یا رب یا ئەرحەم الراحیمین ئەو کەسەش کە ئێستا دانیشتووە و دڵی پڕ بووە وەڵێ خوایە من ئێستا تەوبە ئەکەم ئێستا باڵاپۆشیەکەم یا ربی ئەو کەسە لە پێشی هەمومانەوە بێ ئیلاهە العالمین ئەو کەسانە لە پێش هەمومانەوە بن ئیلاهە العالمین لە پێش هەمومانەوە یا رب العالمین لە پێش هەموو خەڵکەوە بیبیت بۆ بەهەشت و لە جەهەنەم ڕزگاری بکەی ئیلاهە العالمین اللهم ئامین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ حەشر دەست پێکات خەڵک هەمووی تینوێتی زۆر قورسە زۆر زەحمەتە ئەبێ چەند هەزار ساڵ ئینسان ئاوی نەخوارد بێ نایش مریت نایش فەوتەی تیا ناچیت کەسیش ئاوت ناداتێ بۆ ئەوەی کە چوویتە بەهەشت چێژ لە بەهەشت ببینی ئەو معاناتە گەورە هەرچی بەشەریەت هەیە هەرچی ناڕەحەتی ئینسانەکانی دنیا هەیە کۆی کەرەوە بەخوا لە حەزێکی و ناڕەحەتیانەی مەحشەر و پنا بەخوا دۆزەخ و ئەو ناڕەحەتیانە نابێ لەبەرەوە خەڵک زۆر لە مەرحەلە و قۆناغێکی سەختا بێ لە مەحشەرە بۆیە ئەوانەی کە مەحشەر نابینن خوا لوتفێکی عەجایبیان لەگەڵاکە یا لەطیف و یا لەطیف پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت لەو کاتەیە حەوزی ئاوی کەوسەر ئەڕازێنرێتەوە دائەنرێت ئەوەی یەک پەرداخ ئاو لەو حەوزە بخواتەوە لەو ئاوی کەوسەرە بخواتەوە هەرگیز ئەو هەرگیز تینووی نابێت یا الله یەکێک لەوانەی کە گەشتی نزیک بوونەوە لە مردنیان بینیوە زۆر جوان باسی حەوزی کەوسەرەکات هەڵێ چوون باوکم و کەسوکارم و کۆمەڵێ لە دەست و خۆشەویستەکانم بینی لەسەر ئاوێک بوون ئەممەنە جوان بوو ئەممەنە شیرین بوو تافگەیەکی هەبوو ئینجا حتا چاو بڕکا دوور و درێژ هەر تەواو نەئەبوو شوێنە چونکە ئاوی کەوسەر زۆر بەرفراوانە هەر هەمووی ڕازێنرابوویەوە زۆر جوان بوو حەدیقە و گوڵزاری عەجایب شاخ و داخی زۆر دەڕەفێن ئەڵێ کە چوومە ئەوێ سەیرەکەم باوکم و کەسوکارم لەسەر ئاوەکە دانیشتوون یەکسەر دڵم لێ یازانیمەوە کەوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە زانیم ئەم شتە ئاسایی نییە ئەوەی بینیم نەبینرابوو نە کەسەی زانی ئەمە چییە ئەڵێ بەڵام سبحان الله زۆر کەم لەوێ ئاوەستام چونکە بردمیان گەشتێکی ناو دۆزەخیان پێکردم گەشتێکی دۆزەخ کە ئەو عەزاب و سزایی دۆزەخم بینی
بەڵام ئەڵێ هەرگیز و هەرگیز بیرم ناچێتەوە جوانی کە لە کەوسەرا بینیم. پێغەمبەر صلی الله علیه و فەرمێت ومنبری علی الحوض، منبەرەکەی پێغەمبەر صلی الله علیه و لەسەر حەوزی ئاوی کەوسەرا. یا رسول الله صلی الله عليه وسلم، تۆ چۆنیان ناسیتەوە ئەمانە ئومەتی تۆن؟ ئەفەرمێ بە ئاسار و شوێنەواری دەستنوێژەکانیانە. لە هەموو ژیان تا تۆ چەند دەستنوێژە گرتووە؟ دەستنوێژ کاریگەری معنەوی هەیە پێشەوەی کاریگەری مادی و لابردنی پیسی بەجەستەوە. کاریگەری گەورەی قۆڵی معنەوی هەیە. یەکێک لەو کاریگەریانە ئەوەیە لە ڕۆژی قیامەتە بە ژمارەی دەستنوێژەکان و زۆر دەستنوێژگرتنتەوە زیاترە ناسریتەوە. لەسەر ئاوی کەوسەر لە مەحشەرە لە زۆر شوێنە دەستنوێژ فریاتەکەیە. لەبەرەوە دەئەبوو ئەخلاق و هەڵسوکەوتی عابید و ساڵحەکان و ئەولیا و دۆستەکانی خواوا بووە نیان هێڵاوە بێ دەستنوێژ بوون. هەر بێ دەستنوێژی هاتوێ بە سەریانە یەکسەر چوون دەستنوێژێکی تازەیان گرتووە با ئیشیشیان بە دەستنوێژەکە نەبوو بێ بەردەوام حەزیان کرد دەستنوێژا بن. ئەخلاقێکی جوانی ئیماندارانەیە و خێرێکی گەورەیە کە تۆ بەردەوام دەستنوێژت هەبێ. یعنی هەوڵ بەی بە زۆری دەستنوێژت هەبێت. چونکە پێغەمبەر فەرمووی بە شوێنەواری دەستنوێژەکانە ئەیان ناسمەوە. بۆ نمونە وترێت فڵانی کوڕی فڵان، فڵانی کچی فڵان، ئەو ڕۆژەی لەدایک بۆ یاخود ئەو ڕۆژەی کە فێری نوێژ بۆ لە 7 ساڵی لە 10 ساڵی کەی دەستی کردۆ بە نوێژ. هەتا ئەو ڕۆژەی مردووە ژمارەی دەقە و سەعاتەکانی پاکی و بە دەستنوێژبووی تۆ ئەژمێررێت. ئیحسای وا هەیە بەڵێ زۆر قوڵە ئیحسای ئەوێ. ژماردنەکە لەوێ زۆر ورد و دەقیقە. ئەوترێت فڵانە کەس 27,856 جار دەستنوێژی گرتووە. ئەمی تر 20,000 ئەو 10,000 یەکێک 5,000. ئەمایان ئەڵێن لە ژیان یا دەستنوێژی نەکردووە چونکە نوێژ نەکردبووە. زۆر سەختە. ئەو خوشک برا عەزیز و خۆشەویستانی ئێستا گوێیان لە منە تا ئێستا نوێژتان نەکردووە فرێی خۆتان کەون. فریاکەون. فریاکەون ڕۆژێکی زۆر سەخت لە بەردەممانایە. چۆنیان ناسی یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم بە شوێنەواری دەستنوێژەکانیانە. ئەفەرمێ بەدەستی خۆم ئاوی کەوسەریان پێدەم. ئاوی کەوسەر لە بەفر سپیتر، لە هەنگوین شیرینتر، کووپەکان کە دانراوە وەکو ئەستێرەکانی ئاسمان ژمارەیان زۆرە. هەر کەسێ لێی بخوا هەرگیز ئەو هەرگیز تینووی نابێت. ئازیزانم، ئێمە بەردەوامین لە خزمەتی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست و ئەم مەجلیسە موبارەکە و ئەم ئەڵقەی زیکرەی کە ئێوارانی بەربانگ دروستیەکەین لە خزمەتتانین. بەڵام ئەچینە خزمەتی یەکێک لە چیرۆک و بەسەرهاتەکان کە جەنابی مەوسا مەلا عومەر نیزامی بۆمانە گێڕێتەوە بە فەرمێت. فەرموو. کاک مەناف هەیە تێوەڵەیە نازانم سەماوەیان نە. ئەم چیرۆکە کاتی خۆی لە خوڕماڵ بووم مامۆستا کاکە ڕەو بۆی گەڕامە ڕەو نارنجەڵەیی. لە دواییشە هەر ئەو چیرۆکەم لە دڵاما هاتاتمەوە سلێمانی چوومە زەرگەتە. ئەو کاک مەنافە لە زەرگەتە بوو شێوێکیان چوومە میوانی. وتم بەخوا بێ چیرۆکەم بۆ بگێڕتەوە لە دەمی خۆت ببیستم. لە دەمی خۆی بیستم. ئەم کاک مەنافە عەسکەر بووە وەحدەکەیان هاتۆتە ئەو دەشتەی نێوان ئاغجەلەر و چەمچەماڵ لە کاتی سەردەمی پێشمەرگەی پارتیە کۆنتریانی بدایەتی هەفتاکان بووە لەو تقریبەن لەو کاتە. وتی دەیەک هەبوو لەو ناوە تەقەوشتیان پێشمەرگە لێەوە تەقەی کردبوو لە هین لە عەسکەر یەکەیان ڕوخان بە شۆڤڵ. ئێمەش ڕەبی یەکەمان نزیک بوو لەو دێوە. هینێکی دووربینێکی زۆر چاکیشمان هەبوو. دیارەوانەیە کە لە ڕەبیان دووربینی چاکچاکیان هەبووە. ئێمە خۆمان دووربینێکمان هەبوو لە بەسرە 30 کیلۆمەتر لە بەسرەوە دوور بووین ئێمە لە ڕومەیلە. لە بەسرەوە ڕومەیلەوە بەسرەمانە بینی. دووربینێکیەوە بە قووەت بوو. جاوتی دووربینێکی زۆر بە قووەتمان هەبوو تەمەشای دێکەمە کرد کە وێران کراوە. ئاوەدانی تیان نەماوە بەس خانوویەکم چاو پێ کەوت خانۆکە سوچی ئەو سەری ڕووخا بوو. بەس سوچی لای دەرگاکەیەوە
ئەوسا دەرگا دار بوو جەناب نەتان بینی ئێوە کلیل و کڵۆمی هەبوو بەس وچی لای دەرگاکە نەتەپی بوو ئاوە بەرز بوو ما بۆ چوو بۆ سەر دیواری لای دەرگاکە و پەنجەرەیەکیش لەم سەریەوە کە ڕوو لە مەعسکەرەکەی ئێمە بوو ڕەبیەکە ئێمە بوو پەنجەرەیە ما بوو پەنجەرەیە ئەوسا دار و ئاوە ڕاست و چەپ دوو داریان لێدا لە جیاتی ئەمە لە منیۆمە ئیسە ئاگام لێ بوو دێڵەسەجێ هەر ڕۆژە دوو جار سێ جار خۆیە کرد بەو هینا زۆر بە ناڕەحەتیش خۆی باریکە کردەوە پشیلە تا بچوایەتە ئەو دیوە ماوەیە لەو ژوورە ئەما و ئەهاتە دەرەوە هاتە دەرەوە منیش سەرسام بووم مەمنوعش بوو دابەزین بۆ ناوە ئەو دێ تەبلیغ کرابووین تیوەڵا ڕۆژیتم بۆ خۆیان دابەزم شتێ سڕێ لەم ماڵا هەیە چیم لێک دابەزم وتی عاتفەی کوردایەتی پاڵی پێوە نام دابەزیم بۆ ناو دێ لە کاتێکشە دابەزیم دیاڵەسەکە خۆی کرد بە ژوورە وتی وەڵاهی بەچوی خۆم بینی بێشکەیە جێماوە مناڵێکی تایە بە دەسرازە بەسراوە ئەم دێڵەسەگە قاچێکی خستە ئەو دیوی مناڵەکەەوە قاچێک خستە ئەم دیوی مناڵەکەەوە گوانەکانی شۆڕە کردو بەسەر دەمیا وتی وەڵایی تووکی دێڵەسەگەکەم بینی بەسەر دەمی مناڵەکەەوە هی گوانی دێڵەسەگەکە گریان گرتم بەس دەنگم نەکرد هاتمەوە بە ئامرەکەم و ئامر ڕەبیەکە وتم شتێکی وان بین وتی مەناف درۆکەی وتم باشە درۆکەم خۆ بگرە تا تاوێتر با دیمەنەکە بە چای خۆت بینی وتی وەڵا دێڵەسەکە خۆی کردو بە ژوورا دەستی زابتەکەم کرد و لەگەڵ سێ و چوار عەسکەرا مەناو دێک ئەوانی دیمەنەکەیان بینی وتی زابتەکە زۆر گریە ئامری دەڕەبێکە زۆر گریە بەخوا وەزانم وتی 200 دیناری دانا تقریبەن بۆ مناڵەکە ئەوانی تریش مقدارە پارەیان دانا پارەیەکی باشمان بۆ خڕ کرد پاشە وتی دەمە نافدەری بێنە وتی دەرمی هەنا گڵاویم دەرکرد پاشە بە تایت و سابون و ئەمانە شۆردم لە پاشە وتی مە نابدە تۆ مجاز بە بڕۆ بڕۆ بۆ چەمچەماڵ چونکە مانزانی خەڵکی دێکە چوون بۆ چەمچەماڵ وتی وەڵا کە چوم لەوێ مختاری دێکەم دۆزیەوە ئەمانە هەمووی لە کتێبی ناوجوانەکانان نووسیومە وابزانام لە ناوی ئەلحەفیظا نووسیومە کە دۆزیمەوە وتی وەڵای زانیومانە مناڵە جێماوە بەڵام نەمان زانیوە ماوە بەتەمان نەبووین مابێتین بۆیە ئێمالمان کردووە ئەمە شتێکە هەر خواییە کە ماوە بەڕاستی جا بەڕاستی ئەمە ئیسە من لە دڵی خۆماڵی خۆزگەم زانێ ئەو مناڵە ئیسە ماوە ئیسە پیاوە گەر مابێ ماوە بەڵکم لە ڕێی پەیام و خەبەرێکمان دەستکەوێن ئینشاڵڵا سامە لە عومەر نیزامی داواکاریەکی بوو لە خەڵکی چەمچەماڵ کەوتی فەرمووی بەڵکو ئەو مناڵا گەرما بێ لە ڕێی پەیامەوە ئاگادارمان بکات کە خۆی گەورە و معجیزەی هێڵاوێتیەوە ئێمە بەرنامەمان زۆر لە شاری خۆشەویستی چەمچەماڵ ئەنجام ماوە هەر بەرنامەی شیرینچا و بەرنامەکانی تریش لە کەناڵی ئاسمانی پەیام و ئینشاڵڵا گەر شتێکی ئاوا ئەو بەسەر هاتاگەرە و گەنجە ئێستا تەمان گەورە بووە ساگەرما بێ ماڵ و مناڵی هەیە ئینشاءڵڵا گەر مابوو خەبەردارمان بکە ئاگادارمان بکە پێمان خۆشە چکەمانە هەمووی بەڕاستی دەسەڵات و گەورەی خوا و بەڕەحمی خوا و بە سۆزی خوای گەورە دەرەخات کە مناڵێک نەفەوتێ لە شوێنێکی ئاوایە سەگێک ببێ بەهۆی ئەوەی کە چۆن ئەم سەگە تێگەێنرا کێ تێگەیاند ئەم جیهازە چۆن گەیشتە بیستگای ئەم سەگە و چۆن حاڵی بوو کابێ و مناڵە بەخێوکە ئێمە چوار دەورمان دراوە بە جیهانێکی زۆر فراوان لە غەیب نایبینین ئەو وەنە گەورەیە جیهانە غەیبەکە ئێمەی بچووک لە ناو جیهانە گەورەکە ون بووین بۆیە نایدۆزینەوە جاری وایە بەنا بەخوا بۆیە هەندێک جار ئیمانی پێ ناهێنین بەسەرهاتێکی جوان هەیە ئەیمەن سەبری ئەڵێ لە شەریکەیەک لە بۆرسە و سەهم و پارە و معاملاتی پارە کاریە کرد ئەم پیاوە ئەیمەن سەبری پیاوێکی مۆزەف کە کارێکی ئاسایی هەبوو ئەڵێ هات بۆ لام وتی طبعا خەڵکی میسرە وتی 300 سەهمم ئەوێت 300 سەهم سەهمەکان هەرزان بووە ئەو 300 سەهمم هەیە ئەمەیە بۆم بفرۆشیت بیە بە یەکێ پێویستم بە پارەکەیەتی زۆر زەڕورم بە پارەکەی هەڵە کە منیش سەیرم کرد بای 5,000 جونەی میسری بوو کە زۆر کەمیە کرد ینی پارێکی کەم بوو وتم باشە من 5,000 جونەی هەکە تێمە ئێستا لای خۆمان ئەگەر زیاتری کرد خەبەر تێمێ پارە زیاکەش تێمێ
ئەگەر زیاتریشی نەکرد 5,000 کراوەتە پارکی خۆت وەرگرتووە تی زۆر باش تی زۆر دڵی خۆش بوو 5,000 زۆر بەلاوە زۆر بوو ڕۆیشت ئەڵێ ئەمە لە ساڵەکانی نەوەدا ڕوویە 5,000 جنەی هەکەم پێیا دام ناوتم هەر وەختێ فرۆشتم زیادەکەی بۆ گەڕمەوە کە سەهمەکانم دانا ئەو کتاب و شتانی کە بڵین شتانی کە پێی بووە خستمە ناو مەکتەبی نووسینگەکەم کە دامنا تا 2 ساڵ دوای ئەوە بیرم نەکەوتەوە بیفرۆشم هەر لەوێ بوو ئەڵێ سامیش ڕۆژانە سعری بەرزە بێتەوە نزمە بێتەوە دابەزێ بەرزە بێتەوە شتی دوای 2 ساڵ دۆزیمەوە لە ناو مەلەفات و لە ناو شتی ترا دۆزیمەوە هەر بیرم نەمابوو هیچ شێ ئەم سامانە ئەمە چی لێرە ئەڵێ سەرقاڵ بووم لە کۆمپیوتەرەکە گەڕام بزانم ئەمە هی 2 ساڵ پێش ئێستەیە بزانم ئێستا سەهمی سعری سەهم چەندێکە دوای 2 ساڵ هەڵێ سێرم کرە و کاتە بە 18 جونەی بووە یعنی یەک سەهم بە 18 جونەی بووە پارێکی کەم بووە ئێستا بە 187 جونەیە نیشم فرۆشتووە هەر شوری خۆی دام ناوە وعدیشم بەو پیاوەیەوە کە زیاکەی بەمێ من 18 جونەی هەکەم ماوەتێ لە هەموو سامی 18 جونەی هەم ماوەتێ کە حسابم کرد سیرەکەم ئێستا 58,000 جونەی هەکات زۆر زۆرە پارەکە من 5,000 ماوەتێ کاتی خۆی ئەبێ ئێستا 53,000 جونەی هیتری بەمێ کە ماڵی شەرعی خۆیەتی حەقی خۆیەتی هەڵە سکرتێرەکەی خۆمم بان کرد وتم نازانیم سەهمانەی کێ بیرم نەماوە من ئەوشتی نەوەڵە نازانم وتم با بۆی بگەڕین ئەڵێ بۆی گەڕاین ناوەکەیمان دۆزیەوە ناوی محەممەد فەرەجام کەسی کە خاوەنی سەهمەکانە هەواڵمانزانی لە شەریکەیەک بوو لە بەرامبەر خۆمان شەریکەیەکی لێ بوو لەو شەریکەیە کاری کرد کە چوین وتیان وڵی ساڵێکە لێرە نەماوە لەو شەریکەی ئێمە نەماوە عینوان و تەلەفۆنەکەی وەرگرت تەلەفۆنم بۆ کرد قسەم لەگەڵا کرد وتم بیریت 5,000 جنەی هەمما پێت بۆ هی سەهمەکانە وتی بەڵێ وتی پێی سیر بووتی جا چی خۆپارەکە خوراو تاو وتم آخر بیریت یەکە وتم ئەگەر زیاتری کرد زیادەکەی بۆ نێرم سەیری ئەمانەت کە نازانم وتی ئەرەوەڵا بیرم نییە وتم ئێستا من بیرم کەوتۆتەوە بیفرۆشم لەو وەختەوە دام ناوە نەمفرۆشتووە وتی جا خۆی سەهم زۆر زۆر گرانە لە من وایە هەرو کاتە هەرو ئێوارە فرۆشتووە کوای تۆ دۆلارێک بێ بەیەکێ بەڵێ بۆم کە پارەی عێراقیرە و ئێوارەوە بکە بیری بچێ کابراتە دوای 2 ساڵی تر دۆلار بەرز بوو بێتەوە گەڵا بەرز بوو بێتەوە ئەڵێ وتم دە ئێستا بیرم کەوتۆ زانی چەندێکە 58,000 جنەی هی میسریەکات ئێمە قەرزاری تۆین 53,000 جنەی هەبێ بین بە تۆ ئەڵێ باوەڕی نەکرد کابرا وتی ئەتوانی بە تەلەفۆن ئێستا ئەوە تەلەفۆنەکەنی وتم با وتی ئەتوانی ئەمە بە ژنەکەم بڵێ وتم بۆ وتی بە قورئان ژنەکەم باوەڕم پێ ناکە ئەڵێ قاسەت دزیوە پارەی خەڵکت دزیوە لەکوێ ئەم پارەیە دەستکەوت باوەڕم پێ ناکە ئەم قسەی کە بمنوت پێی بڵێ هەڵە میش بە ژنەکەیم وت ئەڵێ پیاوەکە دەستی کرد بە سوپاسی خواوتی یا ڕەبی لە تۆ بەزیا بێت بەڵام لە بیسڵ عادەتێکیان هەیە لە وڵاتە کە کچێن بەشوو یعنی ئەبێ مەسرەفی کچەکەیان بە کامڵی بکەن وەکو چۆن ئێمە لای خۆمان ژن بۆ کوڕێکمان بێنین ئەبێ مەسرەفی کوڕەکە ئێمەیکەین خۆی کە کچەیە بەشوو بەسرف ناکە لەوێ بەعکس بێ یەکێک لە وڵاتانی کە دیارە عادەتیان وایە و شاری ئەوان عادەتیان وایە ئەڵێ وتی وەڵڵاهی چەند ڕۆژە کچەکەمان ناوە بەشوو ئەمە خوا لە کوێوە ناردی ئێمە لەسەرەوە وەستاوین 40,000 جنەی لە کوێ بێنم تۆ 53,000 مەیتە 13,000 شێمێنێتەوە بۆ خۆم 40,000 ڕێکمانەوە بۆ خەرجی کچەکەمان بۆ پێداویستیەکانی ماڵی کچەکەمان ئەگەر نەیشیین شوکردنەکەی هەڵەوەشێتەوە چونکە ناکرێت ئەڵێن بووینەکەی نابێت لەبەرەوە خۆ ئەم ڕستقەی ناردووە تا ئەم خەجاڵەتێ بەسەر منانێت و ئەم کچێشم دڵی نەشکێت و بچێتە ماڵی خۆی سبحان الله لە عەتا و بەخشندەیەکانی خوا چۆن ڕێکێخا یا ڕەبی ئەمانە چۆن ڕێکەخەی ئیلاهە العالەمین چەند گەورەیت چەند عەزیمی چەند زەڕورە سوژدەی شوکربەرین خۆشەویستانم من ناتوانم سوژدە بەرم لەبەرەوەی جیهاز و بەزمڕەزمم پێوەی بەخوا بێ بە سەغڵەتێکیش لەم ناوە بەستخوا ئێوە چەندێکتان دەستنوێژتان هەیە سوژدەیەکی شکر بۆ خۆی گەورە بەرن
لەسەر هەموو نیعمەتەکانی خوا کە یاوێتی بە ئێمە. ئازانم ئەچینە خزمەتی یەکێک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرموون. يا رسول الله زليلا ساب قربان همته شرمزار دلبرين دارم بقربان همته تینوی دلاورینی قطرێکی ڕەحمی تۆم ڕێزە خوار و کەلبی دەرگاتم بە قوربان هیمەتێ بحر زخاري فترضى دريك تايحا مستحقي زري لطفم بقربان همتي نيمتو شو زادي ريبي طاعتو بيتو شخوم ناس زايا تو شبو درقاي كريمان همتي موي سبي وروي رشو زردم أواهنا حضور قوتي قربانم أوان قربان همتي تاج شاهي وقوريتا يتينون والقلم مادحي تو يا سراسر سري قرآن همتي خۆشەویستانم هەموو شتێک لەم دنیا نرخێکی هەیە. نرخەکەی لە کەسێکەوە بۆ کەسێکتر لە شتێکەوە بۆ شتێکتر جیاوازە. نرخی مرۆڤ چەنە؟ مناڵ ئەم پرسیارە لە باوکێکات. باوکە نرخی مرۆڤ چەندێکە؟ چییە؟ باوکی بە ئەزموونێک وەڵامی هاتەوە. هەڵەیە لە ناوچەیەکی شاخاویە ئێمە لەم ناوچەیانی شتەجێین. ئەم ناوچە شاخاویە بەردی سەیری تایە. من وەڵامەکەم بە عەمەلی بە تۆ دەمەوە. کوڕەکەڵێ باشە. باوکی طبعاً ئەچێ بەردەکانی ئەو شوێنە شێوەیان جوانە، بەردی نایابی تایە. بەردێک هەڵەگرێ وتی کوڕی خۆم ئەم بەردە نایە بجوانە بەرە بۆ بازاڕ. هەرچی کەسێ هات وتی ئەم بەردە بەچەنە تۆ قسە مەکە بە ئیشارەت
تۆ هەرەوە دەستی بەرز کەرە و ژمارە حەوت بڵێ ینی ئاواکە ینی حەوت بەڵام ناومە بە بڵێ حەوت درهم 7,000 حەوت دینار کوڕەکەی بەردەکەی برد و ژنێ لە بازار بینی تێو بەردە زۆر جوانەوە نرخی چەنەوە وتی حەوت بەدەستی ئاماژەی کرد ژنەکەوتی نانا زۆرە $2 بە $2 ئەویش وەڵامی نایەوە هاتەوە بەلای باوکی وتی باوکە بردم بۆ بازار لە بازار خەڵکە عامەکەی بازار ژنێک بەس $2 پیام وتی بەیفرۆشە هەمان بەردی وتی بی کوڕی خۆم ئەمەیان بەرە بۆ مەتحەف هەر ئەم بەردەیە کە لە بازار نەیفرۆشتەوە $2 بی بە بۆ مەتحەف ئەوان قیمەتی ئەم بەردازانن ئەیش بردی بۆ لێپرسراوی مەتحەف وتی بە چەند وتی بە حەوت لێپرسای مەتحەف وتی نانا 600 زۆرە چکە ئەو سیارەکەی زانی کە ئەم بەردە بە قیمەتە 600 زۆرە $200 بەسە $2 ژنەکەی بازار لەکوێ لەگەڵ $200 زۆر زۆری فەرقە کوڕەکە نەیفرۆشت کە باوکی وتی نەیفرۆشی بێنرەوە هێنایەوە گەڕایەتی باوکە $200 زۆر زۆرە تی نە بڕۆ بۆ ئەو شوێنەی کە ئەحجار کەریمەی لێفرۆشن بەردە زۆر نایاب و دڕ و جەوهەراتی لێفرۆشن بڕۆ بیبە بۆ دوکانی ئەو پیاوە بردی بۆ ئەوێ وتی بە چەند حەوت وتی نانا $7,000 زۆر زۆرە $2,000 زیاتر ناکات بە 2,000 بمەرێ گەڕایە وتی باوکە سڕی ئەمە چی بوو یەکێک $2,000 یەکێ $200 یەکێ $2 خۆمە هەر خەڵکیش بوو کڕی ئەی کڕی وتی کوڕی خۆم ویستم من نرخی مرۆڤ پێ بڵێم کوڕی خۆم ئینسانی وا هەیە خۆی بەدەستی خۆی نرخی خۆی دابەزێنێ لە هەموو شیوێکە کەوتووە لە بەردەرگای هەموو کەسێکە کەوتووە نرخی زۆر نزمام جۆرانە نرخیان هیچ نییە وەکو ئەو $2 وایە کە ژنەکە لە بازار پێیە بەڵام ئەگەر ئەم کەسە لە ناو کۆمەڵی خەڵکی سنعاتکار و ئیشکەرا پێ بگات نرخەکەی زۆر بەرزەوێتەوە هەر ئەمە لە ناو خەڵکێکی خوێنەواری زۆر بەرزە پلە باڵایە پلە بەدەست بێنێت ئەخلاقی جوان بێ خوێنەوارێکی بەرزی هەبێت تێگەشتێکی باشی هەبێت زمان زۆر بزانێ ئەمە نرخەکەی وەکو $2,000 وایە زۆر زۆر بەرزەبێتەوە لەبەرەوە بەبێ ئەوەی تۆ قسە بکەیت خەڵکی زانە نرخی تۆ شەلێکم ئینسان خۆی نرخەکان بۆ خۆی دیاریەکات خۆی بڕیارە لەسەر خۆیە دات ئینسان کەسایەتێکی باشە بەڕێزە یان ئینسانێکی دوو لە ڕێ حازری هیچە و دوای هەموو کەسێکەکەوێت و خەڵکیش بەکاری هێنن وەکو ئەمڕۆ بە بەرچاوی خۆمانەوە لە دنیا و لە دنیای سیاست و لە دنیای دەوڵەتداریایی بینین لە چه ژینگەیەکە ئاژیت لەگەڵ کێ هەڵس و کەوتەکەیت چەندێک گەشت بە خۆت داوە چەندێ واقعە خوێنیتەوە چەندێ ئیماندارێکی بەهێزی نرخت ئەوەندە زیاتر بەرزەبێتەوە خۆشەویستانم ئەم جارەیە نەچینە خزمەت یەکێکتر لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموون لە خەو هەڵەسێت ئەڵێ الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور ئەم فەرمودەیەکین بە دیاری بۆ کاکەیات باشە بەسەر زۆر سپاس کاکەم ئەی خوێنی ئەو فەرمودەی پێ سەڵام یعنی بەیانیان هەڵەسی لە خەو لەبەر کردو تا ئێستا یەکەم جارە بیسی لەبەرم کردووە هەموو کاتێک خوێنم کاکەیات بینی لەگەڵ قورئان و قورئان خوێندن و لەبەرکردنی قورئانە چۆنە لەخوا بەزیابێ زۆر زۆر باشم الحەمدولیلا چی لەبەرە لە قورئان جوزی عامە ماشاءالله چەندێکە دەست کردو بە لەبەرکردن 2 مانگە بێ چۆن لەبەر یەکەی لەبەرکردنەکە چۆنە لەبەرکردنەکە یەکەم جار ئەی خوێنمەوە لە دوایەوە دایە خەم ئەنج خۆم ئەیڵێمەوە چونکە ئاگە بەگوێگرتن لە بڕاجعەیەکی تۆ ئاگاو لێ نابێ بەڵام بە لەبەرکردن نازانی چیڵی زۆر باشە دڵی خۆشە بۆ کەسانی کە هەموو قورئانیان لەبەر کردوکە یان بینی حەزەکەی کە تۆشی کێک بیلەوانە تاکە خەون مارە وەڵا ئینشاءالله یعنی واز نایانی تا لەبەری نەکەی نواز نایەنم نەوەڵ لەگەڵ خوێندنەکە تا هیچ مشکلێک دروست ناکە بۆ خوێندنەکەت بۆ لەبەر بۆ سعیکردنت بۆ کاتەکانم دابەش کردووە چۆن
کاتەکان دابش کردەوە من هەر سعات مەکتەبەکەم کە هەر سعات مەکتەبەکەم یەمەوە ماڵەوە ساعتی ساحەت دەکەم لە دوای نیو سعات دەسەکەم بەلەبەرکردن لە دوای نیو سعات بۆ قیڕائەن جا دەسەکەم بە ساعی مەکتەب. ئازانەمەچینە لای بەسەرهاتی چاکانی کورد لە خزمەت مامۆسای بەڕێز و خۆشەویست مامۆستا مەلا سۆرانی شێخ عەلی بەرزنجی بفەرمونون. جارێکیان ئەمە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوانێ لە زمانی سەییدونا موساوانێ کە حەزەتی موسا عەجزی بارەگای خوای پەروەردگاری کردووە. ئەی خوای پەروەردگار پرسیاری عیندیەتی خوای پەروەردگاری کرد. ئەی خوای پەروەردگار لە کوێدای خوای پەروەردگار ئەمە لە بارەگای خوای پەروەردگاری پرسیوە حەزەتی موسا. خوای پەروەردگار خۆی جواب بیایەوانێ فەرمووی ئەنا عیند المنکەسیڕەتی قولوبهم من لە نێو دڵی دڵشکاوەکاندا من لە نێو دڵی دڵشکاوەکاندا ئەوانەی کەوا زەعیفن و ئەوانەی کەوا لاوازن ئەوانەی کەوا دڵیان شکاو لە ناو بازاڕەکانە کەوتون لە ناو خانەکانی خۆیان و ماڵەکانی خۆیانە کەوتون و بێکەسن خواخۆیانە کەسێک بچێن یارمەتی بدەن و بەسەری بکەنەوانەیە خوای پەروەردگار لە ناو دڵی ئەوانەدایە بڕۆن بە دوای خوای پەروەردگار لەو ماڵانەدا بگەڕێن لە لای هەژارەکان بگەڕێن. ئەنا عیند المنکەسیڕەتی قولوبهم. ابن عطاء الله اسكندري رحمتي خوای پەروەردگاری لێ فەرمێ ربما فتح لك باب الطاعة عندك درجاي عبادتي بو كريتواني بەڵام والله درجاي قبول بوني عبادتك ولێ داخراوە درجاي قبول بوني عبادتك ولێ داخراوە. هەندێک کات گوناحکردن وربما قضى عليك الذنب فكان سببا في الوصول. هەندێک کات گوناح و تاوانکردن ئەو با بەرەو خوای پەروەردگار أو باب روخواي پروردگار. فمعصية أورثت ذلا وافتقارا خير من طاعة أورثت عزا واستكبارا. گناه تاوانك كواز زليلي تيابي لبردم خواي پروردگارا فرميسكي تيابي لخدمة خواي پروردگارا أنين نالين تيابي لخدمة پروردگارا أنين المذنبين أحب إلى الله من سجل المسبحين. هاوار وقرياني ئەوانەی کەوا تاوانیان کردو دای ئەستەغفر الله کەن لە خزمە خوای پەروەردگارە زۆر شکۆی هەیە لە لای خوای پەروەردگار هەتاوەکەوەی کەوا بە تەسبیحەکەی خەریکی ئەستەغفر الله کردنە چونکە فمعصية أورثت ذلا وافتقارا خير من طاعة أورثت عزا واستكبارا. چونکە چاکەیەک پیاوەتیەک عیبادەتێک کەوا ئیفتیخاری تیابێ خۆ گەورەکردنی تیابێ ڕیای تیابێ کیبری تیابێ ئەم شتانەی تیابێ لای خەڵە خۆ هەڵکێشیت و فڵانە عیبادەتم هەیە و وا بە ڕۆژ و ئەبم و وا نوێژ ئەەکەم و وا شەو نوێژ ئەەکەم ئەو لە لای خوای پەروەردگار محەلی حسابات نییە. تەنها ئەوەی کە محەلی حساباتە بریتێ لە خزمە خوای پەروەردگار سەری زەلیلی لە خزمە خوای پەروەردگارە دانەوێنین. بۆ یەکە وەکو مامۆستا سەعیدی نورسیە فەرمێ وجودك في عدمك. وجودی تۆ گەورەی تۆ شکۆی تۆ لەوەیە کەوا خۆ بەکەم گریت کەوا خۆ بەکەم گری وعدمك في وجودك. عدەمی تۆ لە ناوچوونی ئەو تۆ ئەوەی چییە کەوا خۆ بەزل بگریت خۆ بە گەورە بگریت. نالیە فەرمێ خۆشترە عوزری گوناحکاران لە سەد زیکری ڕیا ئەم بە نەرمی عەفوە ئەو بە توندی عەفعەفە. شێخی سەرلنگە دەستاری بە دەستاری بزرگ ڕەندم و دەستاری کەلەی من دەفا نەگمی دەفا. نالی ئەفەرمێ ئەو عوزرانی گوناحکار ئەهێنێتەوە لە خزمە خوای پەروەردگار هەیان لە کاتێکا لە خزمە خوای پەروەردگارە داواکە داوای لێ خۆشبوونەکات داوای عوزرەکەی خوای پەروەردگار فڵانە عوزرم هەبوو بەخوای تر شەیتان پێی کردم نەفس پێی کردم خۆشترە عوزری گوناحکارە لە سەد زیکری ڕیا لەو زیکرانەی کەوا بە ڕیا ئەیکان خەڵک لە ڕێی ڕیاوان هەیە ئەیکەن خۆشترە عوزری گوناحکاران لە سەد زیکری ڕیا ئەم بە نەرمی عەفعەفە ئەو بە توندی عەفعەفە. ئەم بە نەرمی لە خزمە خوای پەروەردگارە داوای عەفوی خۆی ئەکات و ئەو لێوانێ خەریکی عەفعەفە لای خوای پەروەردگار بە عەفعەفە نووسرێ بە عەفعەف نانووسرێ لە خۆز لای خوای پەروەردگار. وێ نالیە فەرمی من ڕەند ئاسان من ڕەندم من مجەڕەدم من گوێ نادەم بەوەی کە خەڵک چۆن سێرم ئەکا مهم ئەوەیە بینی خۆم و خوای پەروەردگار چاک بێت. مهم ئەوەیە بینی خۆم و خوای پەروەردگار سڵحی نێوان خۆم و خوای پەروەردگار بکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیڵێم ئەوانێ زۆر لەگەڵ زەعیف و هەژارەکاندا بووە زۆر ڕێزی لێگرتوون
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێنی بۆ چۆڵ کردوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ڕێگادا کە پرسیاریان کردو لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەقیر و داماوەکان وەستاوە بە چەند سەعات زۆر یعنی یارمەتی هەژار و فەقیرەکانیدا هەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئاکل کەما یەأکل العەبد من ئەخۆم چۆن عەبدێک ئەخوات وأجلس كما يجلس العبد چۆن عەبدێک دائەنیشە بە هەمان شێوە منیش ئەوە دائەنیشم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێنی تایبەتی نەبووە شوێنێکی تایبەتیە بووە پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم چۆتە مەجلیسەوانێ فەرمیێتی کوام شوێنە چۆڵ بە من لێیا دائەنیشم سەر و خواری بۆ نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فإنما أنا عبد چونکە من عەبدم پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم فەرمیێت چونکە من عەبدم بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر براوی داوە بە فەقیر و هەژارەکاندا و لەگەڵیان بووە چونکە ئەوانە لای خوای پەروەردگار شکۆیان هەیە حورمەتیان هەیە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم بەسەراتە لەگەڵ کۆمەڵی لە هەژارەکاندا دائەنیشێت حەزەتی سوەیب و حەزەتی بیلال و کۆمەڵی لەو هەژارانە هەژاری وای تیا بووە یعنی پێستەی کردو بە بەرگ بۆ خۆی بۆنی لێ هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو مەجلیسەیە دانیشتووە لەو مەجلیسی فەقیر و هەژارانەیە دانیشتووە لەو کاتەدا یەک لە ئەسانیدی قوڕیش سەرگەورەکانی قوڕیش هاتۆ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم توتی ئەی محەممەد من بە نوێنەرایەتی ئەشرافەکانی قوڕیش هاتووم بۆلات ئەمانەوێ ئێمە ڕازین کەوا تۆ قسەمان بۆ بکەین نەسیحەتمان بکەیت پەیامەکەی خوای پەروەردگارمان پێ بگەێنی بەڵام بە مەرجێک نابێت لەگەڵ ئەم مەجلیسەیە بین لەگەڵ ئەم هەژارەدا بین ئێمە ئەستیرەکانی ئاسمانی ئێمە گەورەکانی ناو قوڕیشین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەیلی دڵی واچووە بۆ ئەوەی بانگەوازەکە و داوەکە بگەێنێت کەوا مەجلیسیان بۆ جیا بکات و لەگەڵ ئەم فەقیرانەیە تەنها نەک لە بەرشتێکی دنیایی تەنها ویستێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوە بکە خوای پەروەردگار یەکسەر ئاەتی دابەزان واصبر نفسك مع الذين يدعون بالغداة والعشي يريدون وجهه أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم مەجلیسە بەجێ نەهێڵیت ولا تعد عيناك چاودانەخی لە ئاستیانە پشتیان تێ نەکەیت لەگەڵ ئەو مەجلیسەیە بە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەم مەجلیسی هەژار و فەقیر و بێناوە بێکەسانەیە دانیشتووە بۆیە کە مانگی ڕەمەزان مانگی ئەوەیە کەوا یارمەتی هەژارەکان بدەین کەوا چامان لەسەریان بێ چۆن ئێواران دەستی چەورەکەی لەسەر سفرەکەت ڕازاوەیە بە هەمان شێوە ئاگاو لە دراوسێکەش بێ ئاگاو لە خزمەکەش بێ ئاگاو لە هەژارەکانیش بێت کەوا زیاتر هاوکاریان کەی چاو لەسەریان بێ یارمەتیان بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ والله ماڵ بەبەخشین کەم نابێتەوانێ ئیتر وعدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەش تەجربە کراوە شتێکی مجربە یعنی کەوا هەموو کەسێک گەزانێ ئەوەی کە بەخشوێتی بەخشندە بووە خوای پەروەردگار بە سەد قات و بە چەند قات یارمەتیاتەوانێ خوای پەروەردگار فەرمێ کێ ئەو ئازایە کێ وا جورئەتەکە کێ جوامێرەکەوە قەرزایە بە خوای پەروەردگار خوای پەروەردگار فەقیر نییە خوای پەروەردگار فەرمێ قەرزە لە لای من لە لای خۆم ئەو قەرزی ئێمەوانێ بە چەند قات ئەیدەمەوانێ بەڵام ئێوە لە ناو یەکتریدا ڕەحمکەن بە یەکتری تا خوای پەروەردگار لە ئاسمانەوانی ڕەحمان پێ بکات خۆشەویستانم کاتمان بەرەو کۆتاییە ڕوات و ئەم شەویش یەکەم شەوەکانی قەدری مبارەکی پیرۆزەکە شەوی 21 کات ئینشاءالله چەنێ بۆتان نەکرێت هەمومان هەوڵ بین قورئان خوێندن ذکرکردن ئەستەغفر الله و لا إله إلا الله ئەو سونەتانی پێغەمبەر بکە ئەنجامی یاوە هەروەها نوێژ و تاعەتێکی زۆر لەم شەوانەیە ئەنجام بین ئینشاءالله اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا زور بيلين اللهم يا ربي إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا دعاء خيرش بويهم بكنوا وهم مسلمانان ودعاء بو يكتري بكين إن شاء الله خو سرفراز وسركوتو دنيا وقيامتان بكات تابعكيش نو يكتر بخواي جورتان اسبيرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتنا قال السلام